باشە لەسەرم پرسە ستراتیژەتی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لە عێراق و سووریا من میوانێکم هەیە دکتۆر ئێرێک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە فلۆریداوە میوانمانە. بەڕێز ماندڵ، داعش بە فەرمی بەرپرسیارەتی خۆی لە کوشتنی دوو سەرباز وەرجێڕێکی ئەمریکی لە سووریا ڕاگەیاندووە، بەڵام گومانی دیکەش هەیە کە ئەمە هێرشێکی دۆستانە بێت کە کراوەتە سەر هێزەکانی هاوپەیمانان لە سووریا. سوپای سووریا لە دۆخێکی زۆر ئاڵۆزدا. ئێمەی وڵاتانی ڕۆژاوە بۆی تێبگەین لە بڕۆیادانیم کە تەنانەت ئیدارەی ئەمریکاش بە تەواوی تێبگات کە تەنیا ئەحمەد شەرع ماوەیەک زۆر پێش ئێستا نەبوو 10 ملیۆن دۆلار وەکو خەڵاتێک بۆی دەستنیشان کرابوو چونکە چەندین ساڵ جیهادیەکی توندڕەو بوو، بەڵام ئێستا سوپایەکە پێکاتوە لە چەندین گروپ نەک تەنیا سەربازی ئاسایی میلیشیا و تەنانەت چەند کەسانێکی تێدایە خاوەن هزری داعشن. ئەو زۆرە ئایدۆلۆژیایەش ڕنگدانەوەی تونند و تیژیەکانی داعشە لەو بڕایەدام کە پێویستە لە کۆنگرێس بڕیارێک دەربکرێ ڕێگە نەدرێتن کەسێک بۆ جۆرە بیر بکاتەوە، کەسێکی جیهادی و داعش وەکو کەسێکی ئاسایی بیر بکاتەوە. بۆیە دەبێت سەیری ئەوەش بکەین لە ئەمریکا ڕێگە خۆشکردنێکی زۆر بۆ ئەحمەد شەرع کراوە، بەڵام دەبێت ئاگاداری ئەوەش بین ئەندامی داعش لەنێو سوپای سووریادا هەیە. سەرڕای ئەوەش داعش ناوچەکانی جارانی نەماوە، بەڵام تا ئێستا وەکو هزر و ئایدۆلۆژیایەک ماوە، لەوانەیە تا ئێستاش لە نێوان عێراق و سووریادا 7,000 ئەندامی مابێت. باش، ئەمریکا بە هەموو هەوڵ و توانای خۆیەوە پشتگیری لە حکوومەتەکەی ئەحمەد شەرع کات لە کاتێکا وەک تۆ ئەڵێیت ژمارەیەکی زۆر لە تۆندڕەوەکان تا ئێستا لە نێو سوپاکەی ئەحمەد شەرعدان بە 2 تا 3,000 سەربازە خەمرێنرێت تەنها لە نێو وەزارەتی بەرگریدا هەن. باشە، پێویست نییە ئەمریکا پێش ڕوبەڕووبوونەوەی داعش چارەسەرێکی ئەمانە بکات، بە تایبەتی ئەوانەی سەربازی بیانی. لە بڕوایەدام نابێت وشەی چارەسەر بەکاربێنی. لە ڕاستیدا سووریا لە ماوەی ساڵێکدا دوای ساڵێک توانی لەو ڕژێمەی بەشار ئەسەد ڕزگاری بێت. ئەو هەژمونەی ئێران لەوێ نەماوە کە سووریای بۆ خۆی بەکاردێنە. ئێستا ئەو هەژمونەی نەماوە زۆر کەمی کردووە. ئێستا گروپەکەش کە حەزبوڵایە لەوێ نەماوە، بەڵام ئەوەی کە هاتووەتە شوێنی هەژمونی شیعی ئێران سونیەکی توندڕەوە و لەو سوپایەدا هەزاران چەکداری بیانی هەن کە کەسانی ئیسلامی توندڕەون بەڵێنیان پێدراوە ڕەگەزنامەیان پێ بدرێت لە نێو سوپادا ئەرکیان پێ بدرێت و حکوومەتی وڵاتەکەی منیش لەمە نیگەرانە. ئێمە لەگەڵ دۆخێکدا مامەڵە دەکەین بابەتەکە بریتی نییە لە چارەسەرکردن، بەڵکو بۆ دوورخستنەوەی بۆشاییەکە کە لەلایەن خراپترین جیهادیەکانەوە پڕ بکرێتەوە و جۆرێک لە سەقامگیری بەدی بهێنرێت بۆ حکوومەتی سووریا و حکوومەتەکەی ئەحمەد شەرع. حکوومەتی ئەمریکا و خەڵکێکی زۆر لە ئەمریکا نیگەرانن لەوەی بیر لەوە دەکەنەوە ئەحمەد شەرع چۆن مامەڵە لەگەڵ پێکاتەکان دەکات. کۆمەڵکوژیمان بینیوە دەرهەق بە دروزەکان عەلەویەکان و باشترین هاوپەیمانی ئەمریکا لە سووریا کە ئەوانش بریتین لە کورد یاخود هەسەدا، ئەی لەگەڵ ئەوان چی ڕوودەدات. هەمیشە هانمان داون ببنە بەشێک لە هێزەکانی شەرع، بەڵام سەختە بۆ کەسێک کە ڕەگ و ڕیشەی جیهادی هەبێت و تا ئێستاش جیهادیەکە بەڵام قاتی لەبەر کردووە. لە کاتێکدا دەبێت ڕێککەوتن لەگەڵ کورد بکات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بەڵام سیر دەکەین لەگەڵ کورد چ ڕووی داوە لە چەند ساڵی ڕابردوودا، بە تایبەتی لە باکووری ڕۆژئاوای ئیدلیب
کاتێک لەلایەن سونیە جیهادیەکان کۆنتترۆل کرابوو ئەمە هەلوو مەرجێکە نابێ وشەی چارەسەر و ئاشتی بۆ بەکاربێنین دەبێ ئاواتە خوازی سەقامگیریەک بین هیواخوازی بین ئەو خەڵکانەش لە تونڕەوی دوور بکەونەوە. باش کەواتە ئەمریکا بە استراتیژی خۆیان چێتەوە لە سووریا؟ وا دیارە هەریەکە لە کۆنگرس لە هەردوو پارتە سەرەکیەکە دیموکرات و کۆماریەکان بە دڵنیاییەوەش ئیدارەکەی ئەمریکا ڕێزێکی زۆریان لە ئەحمەد شەرع نانەوە بەر لەوەی کە شایستەی هەموو ڕێزە بێت کە دەکرێت زۆر بە خێرایی ئێمە بۆ زۆرە مامەڵە نەکەین تا ئەوان لە بەرامبەر کارێک نەکەین بەڵام بەم دواییانە لە نێو کۆنگرس ئەم جۆرە مامەڵەکردنە نەما بە تایبەتی لە پرۆژه یاسای خەرجیەکانی بەرگری و هەڵگرتنی سزاکانی قەیسەر بینیمان سزا لەسەر سووریا هەڵگیرا و یارمەتی درا بە هیوایەوەی سووریا سەقامگیر بێت و هیواخواز بین کە وەک وڵاتێکی ڕۆژاوایی مامەڵە بکات بەڵام داوا دەکەم بە هۆشداریەوە بە وریاییەوە مامەڵە بکرێت لەگەڵ خەڵکی سووریا بە تایبەتی ئەوانەی کە لە ناوخۆدا ئاوارن پێویستیشیان بە دەیان ملیار دۆلارە بۆ بتنیانەوەی وڵاتەکەیان کە ئەوەی حکوومەتەکەم ئاگادار نییە ئەوەیە نابێت ڕێگە بە تورکیا و قەتەر بدرێت دەسوەردان لە سووریا بکەن چونکە تورکیا دەیەوێت ئەوەی ئێران چەندین ساڵ لە سووریا کردی تورکیا دەوێت دووبارەی بکاتەوە و دەبێت ئەو خەڵکە لە تورکەکان دوور بخەینەوە لە قەتەریەکان دوور بخەینەوە ئەحمەد شەرع لەوان دوور بخەینەوە چۆن ئەم کارە دەکرێت ئەویش وە بەرهێنانە لە سووریا لە ڕێگەی ئیماراتی سعودیەکان بەڵام ئەمە پێویستی بە جمودزۆڵی دیپلۆماسی و سەرمایە گوزاری سیاسی هەیە لە وڵاتەکەم بەڵام ئەوەی کە باسمان نەکردووە ترسی ئیسرائیلیەکانە لە هەژمونی تورکیا لە نێو سووریا چونکە سووریا وەک کە سەیری ئەردۆغان دەکات بەو شێوێ سەیری ناکات کە هەڕەشەیە لە ڕاستیدا وەکو ڕکابەرێک سەیری دەکات. ئەمریکا لە ماوەکانی ڕابردووە هەوڵی کەمکردنەوەی هێزەکانی خۆیەدا هەم لە عێراق هەم لە سووریا. پێت وایە لە دوای ئەم ڕووداوانەوە ئەمریکا ژمارەی هێزەکانی خۆی هەم لە سووریا و عێراقیش زیاد بکاتەوە بە تایبەتی دوای و هەڕەشە تیرۆریستیانەی کە ناوەناوە لە ناوچە جێجیاکان ڕوەتە. ئەمریکا لە دوای سەرکێشیەکانی لە عێراق و ئەفغانستان وڵاتێکە لە جەنگ ماندوو بووە خەڵک ئێستا نانەوێت سەربازی ئەمریکی لەوێ بێت بەڵام ڕاستە دەبێت تا ڕادەیەک بوونی ئەمریکا هەبێت تا بتوانێت قسەی لەگەڵ یاریزانەکانی ئەو ناوچەیە بکات و بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بەرەوە پێشەوە بات گروپێکن کە لەگەڵ ئەوەدان هەموو سەربازانی ئەمریکا بکشێنەوە و خۆیان پەراوێز بخەن لە جیان بەڵام ئەمە دەرفەت دەدات بە داعش بۆی سەر هەڵ بداتەوە و ئەو هەڕەشەی لەسەر سەربازانی ئەمریکا دروست دەبێت لە عێراق و لە سووریا تەنیا لەلایەن داعشەوە سەرچاوە ناگرێت بە تایبەتی کاتێک بینیمان چەند سەربازێکی ئەمریکا بە من دواییانە کوژران بەڵکو ئەو میلیشیانی نزیک لە ئێران کە لە عێراقدان و تێکەڵ بە سوپای عێراق کراون دەکرێت ئەوانیش گروپێک بن سەربازی ئەمریکی بکوژن لە ڕاستیدا چەندین جار هێرشیان کردوتە سەر سەربازانی ئەمریکا لە ساڵانی ڕابردوو بینیومانە هەروە لە هێزێکی تێکدەری سەقامگیرین و عێراق تێکەڵ بە جەنگ بکەن ئەمە دەبێت دوور بخرێتەوە سەختیش دەبێت لە عێراق ئەستەمیش دەبێت بەڵام تا ڕادێکە و ئاڵنگاریانە هەن لە سووریاوە دەچن بۆ عێراق بۆ لوبنان بۆ سووریا بۆ ئیسرائیل ئەمریکا بەهۆی ئەو ناوچەوە تووشی ژانەسەر بۆ دەوێت جێ بهێڵێت بەڵام تاکەشت کە لە ئێمە تاکەشت بۆ ئێمە کە لە ڕۆیشتن خراپتر بێت لە مانەوە خراپتر بێت ڕۆیشتنە دەمانەوێت سەقامگیری هەبێت بژاردەی باشتر هەبێت نەک لە بری ئەوەی ئەمریکا هەربوونی نەمێنێت. دکتۆر ئێریک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی
تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە فلۆریداوە لەگەڵمان بووی. سپاس بۆت.